کردارانە ئێمە ڕێزیان لێگرین پیانڵێن کە ئێوە بوونی ئێوە گرنگە لەم شارەیە. خێرخوازێک لە شاری سلێمانی هەستاوە بە دابینکردنی ژەمی بەربانگ بۆ ژینگە پارێزانی شارەوانی بۆی کە بەربانگیم ئێوارەیە لەسەر ئەو بێت. لە سەدەکەی دەبینن ژینگە پارێزان هاتوونە تێرە بۆی کە خوانی بەربانگ وەربگرن بۆ ئەوەی کە بەربانگی پێ بکەنەوە. خێرخوازە کە نەویست ناوی ئاشکرا بکرێ بۆیە لێرە بۆ خوانی بەربانگ خواردنی بۆ ئامادەکەن. کاک زەردەش ئەگەر فەرموویتە ئێرە سڵاوی لێبێ دۆخ و گوزەرانی ژینگە پارێزان چۆنە لە ئێستاە؟ ئەتوانم بڵم سەرجەم فەرمانبەرانی هەرێمی کوردستان هەم فەرمانبەران و هەم ژینکە پارێزان لە یەک حاڵەتە کە هەمویان موچیان دواکەوێت یا کێشەی موچیانە بێ ئەمە گشتێ. بەڵام ژینگە پارێزان خۆ دەزانی هەم موچەکانیان کەمە هەم ئیشەکانیان زیاترە بۆیە هەموو کاتێک ئێمە ئەو ڕێز و سۆزەی کە بۆ ژینگە پارێزی دانین بە مافی خۆی دانین کە هەم هیلاکە بێ هەم موچەکەشی کەمە. ئەمێوارەیە خواردنیان بۆ دابین کراوە لەم مانگەدا هیچ شتێکی دیکەیان بۆ کراوە؟ لا چەند خێرخوازێکی کە هەم سەلەی خواردنیان هێناوە لەم ڕۆژانەشە لە چێشخانەیەک ئێوارەخوانیان بۆ کرابوو. منەوەی کە ئاماژەی پێم ئەمە ئەتوانم بڵێن بەرزکردنەوەی ئاستی ئەم ژینگە پارێزانەیە کاوانیش بەشێکی گەورن لە ئێمە بەشێکی گەورن لە خزمەتکردنی ئەم شارە کەواتە بەم کردارانە ئێمە ڕێزیان لێگرین پیانڵێن کە ئێوە بوونی ئێوە گرنگە لەم شارەیە. سپاس بۆ بەڕێستان. بەڵێ لە ئێسادا ئەوەی کایبینن ژێگە پارێزان خوانی بەربانگیان وەرگرتووە پاشان چاوەڕوانی بانگی ئێوارن و پاشان دەچنەوە ئەو شوێنانەی کە کاری دەکەن و ئەرچیان هەیە لەبەرەوەی کە شەوانی پێش جژنی ڕەمەزانە ئەرچێکی زۆریان هەیە لەبەرەوەی کە بازاڕەکان لۆت و خەرباڵژی زۆری لەسرە کە ئەمەوەی کردووە کە زیاتر ناو بازاری سلێمانی و کوچۆ کۆڵانەکان پیس ببێ بۆیە لێرەوە ئەوان بەردەوامن لە کارکردن و ئەم ئێوارەیە خێرخوازێک لە شاری سلێمانی کە نەویست ناوی ئاشکرا بکرێ هەستا بە دابینکردنی نزیکەی 100 بۆکسی خۆراک بۆ ئەوەی کە ژینگە پارێزانی شارەوانی سودمەند بن لێ و لەسەر خوانی ئەو ئەم ئێوارەیە بەربانگکەنەوە.